بەرزی ڕووسوری شەهیدان و ئەنفالکراوان بەیانی کە 14/4 ئەمڕۆ لە بەڕێوەبەرایەتی مۆنومێنتی چەمچەماڵ بە یاوەری برای بەڕێزمان کاگەدیب بەڕێوەبەری گشتی شەهیدان و ئەنفالکراوان بەڕێز بەڕێوەبەری مۆنومێنت بەڕێز بەڕێوەبەری شەهیدان و ئەنفالکراوان لەگەڵ سەرجەم ڕێکخراوەکانی کە کار بۆ کەیسی ئەنفال دەکەن دڵسۆزانە ماندوونە ناسانە چەندین ساڵە کار دەکەن لەگەڵ ئێوەی بەڕێزی کەناڵەکانی ڕاگەاندن دانیشتین پاش کۆبوونەوەیەکی تێروتەسەل لەسەر پێداویستیەکان لەسەر داواکاریەکان کە خاڵبەندی کرا بڕیارماندا داواکاریەکان لە ڕێگەی نوێنەرانی کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان و ڕێکخراوەکانی کە کار بۆ کەیسی ئەنفال دەکەن خاڵبەندی بکەین و بەرزی کەینەوە بۆ هەر چوار سەرۆکایەتی بەڕێزان سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی ئەنجومەنی دادوەری و بەڕێز سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەم خاڵانە بڕیارماندا لیژنەیەکی تایبەت تەشکیل بکەین بۆ بەدواداچوونی هەم بە هاوکاری ڕێکخراوەکان هەم بە هاوکاری بەڕێز بەڕێوەبەری گشتی شەهیدان و ئەنفالکراوان و بەڕێوەبەری مۆنومێنت بە دواداچوون لەسەر خاڵ بە خاڵی ئەو داواکاریانە دەکەین. بەڵام لێرەوە ڕای دەگەێنین کە لە 14/4 بەهۆی ئەوەی کە هێشتا قەدەغەی هاتوچۆ هەیە هێشتا مەترسی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر هەرێمی کوردستان بە گشتی بە تایبەت لە چەمچەماڵ هەیە بڕیارماندا کە دیارە بڕیاری ئەنجومەنی وەزیران و وەزارەتی شەهیدانیشە بۆ یادی ئەنفال هیچ جۆرە مناسبەیەک و کۆبوونەوەیەک و قەرەباڵقەیەک لە مۆنومێنت ناکرێت بۆیە جارێکی تر داوای لێبوردن لە کەس و ئازیزان و کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان دەکەین. ئەم بۆنەیە دوا دەکەوێت تەجیل دەبێت هەتا کاتی هێنانەوەی ڕووفاتی ئازیزانمان کە بڕیار وابوو لە باشووری هەرێمی کوردستان دەتوانین بڵێن لە باشووری عێراق و لە ناوەڕاستی عێراقەوە بێنەوە بۆ چەمچەماڵ تا ئەو کاتە یادی و مناسبەی یادکردنەوەی ئەنفال لەگەڵ ئەو بۆنەی هێنانەوەی ڕووفاتەکان ڕێک دەخرێت و تەنزیم دەکرێت داوا لە ئێوەی بەڕێز دەکەم ئەم پەیامە بگاتە هەموو ئازیزانمان خۆشەویستیانمان ئەوانەی کە ئاخوان ئامادەکردبوو بۆ یادکردنەوەی کەیسی یادکردنەوەی ئەنفال بۆیە ئەم بۆنەیە دوا دەکەوێت و لەبەر سەلامەتی گیانی ئازیزانمان ناکرێت حکوومەتی عێراقی ڕەفتارفاشی کە سوکاری ئێمەی ئەنفال کرد بین ئێمە چۆن دڵی بێ ئەوە بین خەمخۆری کەسوکارمان نەبین ڤایرۆسی کۆرۆنا لە ئارادا بێت جارێکی تر لە ڤایرۆسی کۆرۆنا کەسە زیندوەکانمان کە ڕزگار بوونە لە تاوانی ئەنفال بەر هەڵمەتی ئەنفال بکەوێتەوە ڤایرۆسی کۆرۆنا لە ناویان بێت. شاد بن کامەران بنبەخشن داوا لە کاک ئەدیب دەکەم بۆ ئەوی سیاسەتی هەم وەزارەتی شەهیدان هەم ڕێنمایی خۆی یاخود تەوجیهاتی خۆی چۆنە و هەر بەڕێزێکی تر کە قسەی هەبێت دواتریش خاڵەکان لەلایەن ئەزیزانمان لەلایەن ڕێکخراوی کە کار بۆ کەیسی ئەنفال دەکەن خاڵەکان دەخوێنرێنەوە و ئەو داواکاریانی کە هەیەە کە هەمیشە ئێمە وەک ئیدارەی قەزای چەمچەماڵ پشتیوانی یەک بەیەکی داواکاریەکانیان دەکەین. سوپاس بۆ هەمووتان. بەناوی خوای گەورە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان سپاس بۆ ڕای بەڕێزم کاگڕەمە و سەرجەم ڕێکخراوانی سنووری جینۆسایدکراوان لە چەمچەماڵ و پایتەختی شەیدان وەک لای هەمووان ئاشکرایە بەهۆی پابەندبوونمان بە ڕێنمایەکانی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی تەندروستی ساڵانی پێشووتر ئێمە یادی شایستە و ئەوەمانەکرد لە پایتەختی شەیدان بەڵام ئەم ساڵ بەهۆی پەیوەستبوونمان بەو باری تەندروستی کە لە هەرێم و لە جیهاندا هەیە ناتوانین ئەوە بکەین بەڵام لەگەڵ برایانی ڕێکخراوان کە ئێمە تەواوکەری یەکترین لە ئیشەکانیانە و ئەوانیش لەگەڵ ئێمە هاوڕان چەند داواکاریەکی خۆیان هەیە ئێمە لەگەڵ داواکاریەکانی بەڕێزیانین دەو داواکارانەی کاک ڕەمەک باسی کرد بەرزەکەینەوە بۆ هەر چوار سەرۆکایەتێکە و بە دواداچوونی بۆ ئەوکەین و من داواکاریەکم هەیە لە ڕاگەیاندنەکانی هەرێمی کوردستان لەسەر پێشنیاری برادەران کە ئەو ڕۆبەیانی احتیمامێکی زیاتر بدرێت بە جینۆساید بە ئەنفال بە پایتەختی شەهیدان ڕاستە ئێمە یادەکە ناتوانین بکەینەوە وەکو مەراسیم و لێرە تاجەگوڵینە و ئازیزان بێنە سەر ڕووفاتی ئازیزانیان بەڵام ئەکرێت لای بەڕێستانەوە زیاتر احتیمامێکی زیاتر بدرێت بەو مۆزوعە و
بەرنامەجی تایبەتی بۆ تەخسیس بکرێت و ئەوە بکرێت کە ئێمە بتوانین. بەڵام بەڕێزانەوەی بینیتان کۆنگری ڕۆژنامەوانی قایمقام و بەڕێوەبەری شەهیدان بوو لە قەزای چەمچەماڵ باسییان لەوە کرد کە سبێنە چواردەی چوارە و ساڵیادی ڕۆژی ئەنفالە هیچ یاد و مەراسیمێک بۆ بۆنێەوە ساز ناکرێت. لەگەڵ هاوکارانم گەشت